باشە سڵاو بەڕێزان و خۆشەویستان، هیوادارم کە لە هەر گۆشە و کەنارێکی ئەم دنیاە هەن لە ئاسوودەیی لە خۆشییا بژین. ئەم شەویش بۆ جارێکی تێر وەکو سەر لە بەیانی ئەمڕۆ ئاگاداریم بڵاو کردبووەوە کۆمەڵی قسە و بازەکەین لەسەر ئەو ناونیشانەی کە پێشتر بۆ هەموو لایەک ڕام گەیاندووە، ئەویش مەسەلەی کودەتا بەسەر لاهوری شێرجەنگی و هەوڵی تیرۆرکردنی و ئەم شەو کۆمەڵی شت باس دەکەم کە ڕەنگە زۆر بەیانم پێشتر باس نەکردبێ. هیوادارم کە بتوانم سوودێ بگەێنم و بەرچاوڕوونیەک بدەم بە گوێگرانی خۆشەویست لە هەر شوێنێک هەن. چەند دەقیقەیەکە وەسین تا هەموو بەڕێزان کۆبنەوە، ئەو کاتە ئەچنێ ناو قسە و باسەکان بۆی کە برادران و ئەو خەڵکە هین نەبن لە لایڤەکەیە لەگەڵمانە بنەوەکو دوایی بچن سەیری بکەن و ئەلەمانە. باش بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن سەرچاوی مناتن. وەڵی خاڵی گیان جارێ لایڤەکەم لەبەرەوە دوای لێبوردنەکەم. خاڵی گیان لایڤمێ دوای قساکەینەوە بە ساقڵبم. باشە قوربانی تۆ، قوربانی تۆ سەرچاوی من دەی بەخێر بێن سەرچاو. یەک دەقە دوو دەقا وەسین تا هەموو بەڕێزان کۆ بنەوەشێ ناو قسە باسەکان. سڵاو سەرڕۆحی من هاتن عەزیزان، سەرچاوی من هاتن خۆشەویستانی من، بەخێر بێن. ئاگامانە دەنگ و باسەکان هەیە، پێم وایە شتێکی ئەو تۆ نییە جارێ وەزەکە پێم وایە وەکوڵەن کشمیشیە. باشە بەخێر بێن سەرچاو، بەخێر بێن عەزیزان. لێرەوە هەتا هەموو بەڕێزان کۆ بنەوە ئەچمە ناو قسە و باسەکان بە ئومێدیەوەی کە کۆمەڵی حەقایق بۆ ئێوە بخەمە ڕوو کە بەشێکی وەکو وتم زۆربەی تاوەکو ئێستا باسم نەکردووە، چونکە من هیچ کاتێ پەلە ناکەم، هەموو شتێ لە کاتی خۆیان باسەکەم. واتە جاری وا هەیە شتێک ڕەنگە 6 مانگ 6 ساڵ بخایەنێ تاوەکو کاتی بێت یا سەرەی بێکە من قسەی لەسەرکەم. لەبەرەوەم شەو کۆمەڵی قسە و باسان بۆکەم کە ڕەنگە پێشتر بەوش تەفسیلاتە قسە و باسم نەکرد بێ. سەرەتا بۆەوەی بڕۆمە ناو کرۆشی قسە و باسەکانەوە با لەوە پیا بڕۆم. 2 ساڵە بۆچی پارتی و مێدیا سێبەرەکانی لە دوای ئەوەیش کە من ڕەخنە یا دژایەتی بزوتەوەی گۆڕانم کرد کە چوونە خزمەتی پارتی کە ئەو بزوتەوەیان هەڕاش کرد و فرۆشتیان، بۆچی وەکو خۆتان ئاگادارن لە سۆشیال میدیایە زۆر تەوهین و سوکاتیان بە منە کرد و ئەیانوت ئارام ئەحمەد پیاوی لاهورە و ئەوەی وەرگرت و ئەوەی وەرگرت و ئالەم بابەتانە. لەوەش بەدەر بۆچی گۆڕانی کردەکە وەک کەرە دێزە هەمان کاوجۆی پارتیان دەجوویەوە لە پەیجەکان و لە ئەکاونتەکانی خۆیانە هەمان قسە و باس و قسە و قسەڕۆکیان ئەوتەوە. پارتیەی ویست بە هەر جۆرێ بێ من بخاتە ئەو تەرەفە، واتە لە ڕیزی لاهوری شێرجەنگیادان بنێ، چونکە هەم ئەو ژیان بوو و هەم من هەرچی گۆڕانەکانیشە، چونکە بووبوونە خزمەتکاری بنەماڵی بازانی بۆ پارە و بۆ پۆست بۆ سوکایەتی و خۆلادان لە ڕەخنە بەرهەقەکانم وایە نەکرد، چونکە ئەوان هیچ کاتێک وەڵامی ڕەخنەکانی منیان پێ نەبوو، ئەو دووچەکەیان گرتبوو بەدەستەوە سوکایەتی و گوێن و پیاوی لاهوری تو ئام قسانە. بەم تەبلیغاتە بێسەر و بەرانە ئەیانویست لە کەسایەتی من کەم بکەنەوە. ئەمە هیچ نییە، تەنها لایف چیەکە و تەواو پیاوی لاهورە ئام قسە بێمانایەنە. سەردەمانێک ئەم پارتی وێشێتی و بەسەرانی گۆڕانیشەوە کە لە شاخا بوون شڕە ڕادیۆیشیان نەبوو بەسەر پشتی گوێ درێژێکەوە لەوێوە قسەیانە کرد. ئێستا سەردەمەکە ئاڵوگۆڕی بەسەرا هاتووە. ئێستا ئەم سەردەمە سەردەمی عەقڵی شاغ نییە، سەردەمی چەتەکێویەکان نییە بەڕاستی، سەردەمی ئینتەرنێتە، سەردەمی ئایپاد و ئایفۆنە، سەردەمی لایڤە بەڕاستی. خۆتان چەندین تیڤیتان هەیە کە سەرلەبەری بەپارەی دزی و تاڵانی ئیشەکە، بەڵامیەن جاری وا هەیە تیڤیەکانتان هێنە ناو سۆشیال میدیاوە لەوێ بە لایڤ بڵاویەکەنەوە بۆی خەڵک گوێتان لێ بگرێ.
بۆیە لێرەوە بە هەموو لایەکتان ئەڵێم من نەک پیاوی کەس لە هەموو تەمەنما هەر قەناعەتم بۆ تەفسیر و بۆ مانایە نەبووە و هەرگیزیش ئەوە لە مەزەبی ئارام ئەحمەد نەبووە بەڵکو لاهور ئەتوانم بڵێم کە زۆرشت بووە بە قازانجی خۆشی بووە کە جامترێتە دەستنە سەوتم کە ئەینووسم وەڵامیشی نەداوەتەوە بە نامەکان جایان ڕەنگە لە ترسابێ یان بێمتمانەی بێ کە هەر کامێکیان بێ بەڕاستی من مافەدەم بە و مافەدەم بە هەموو کەسێکی تر کە نەتوانێت وەڵامم باتەوە یا بترسێ لێم یان متمانەی نەبێ مافێکی بێمداوە لای خۆیەتی هەتا من لە بیریم ێ سەردەمی گۆڕانیش خودی کاکنۆشیوانە ترسا لەبەر مجاملەی کۆنەیەکێتیەکانی ناو گۆڕان و لەبەر مجاملەی پارتی و بنەماڵەی بازانی وەکو وتم خۆشەویستان زۆر جار لاهوری شەرجەنگی وەڵامی نەئەدا بەشێکی ترس بوو بەشێکی نەبوونی متمانە بەشێکیشی کۆمەڵێ خەڵکی لە دەور و بەرا هەبوو کە لێیانە خوارد کە ماساویانە کرد ڕێگەیان نەئەدا کەسێکی ئاقڵ کەسێکی بیردیش بتوانێت پەیوەندی پێوە بکە وەڕە و بۆچوونەکانی خۆی بڵێ بۆی نەکەوتە ناو ئەم هاوکێشەوە کە ئێستا هەیە ئەگەر لەگەر لاهور بوومایە بەبێ ئەم لاو ئەولا و پەیوەندیم لەگەڵیا ببوایە و بمتوانێت تەئسیری تێبکەم پێچەوانەی ئەمەی ئێستا کە ڕوو ئەدا ئەوە ڕووی ئەدا بەڕاستی و من بشوترین گومانم لەمە نییە لە واقعە بۆیە ئەم شەو لێرەوە وردە وردە ئەشمە ناو ئەو قسە و باسانە کە هەوڵی ترۆرەکە چۆن بووە وەکو دەتاکە چۆن کراوە و کێ لە پشتی بووە چۆن و چۆن نییە هەمووتان بە وردەکاریەوە بۆ باسەکەم خۆشەویستان من خۆم دەرکم بەوە کردووە کە هەموو سەرانی پارتی و یەکێتی و گۆڕان لە من ترساون ترسان بە معنای ئەوە نەکە من شێر و پڵنگ بم لە حقەتە ترسان 9,000 نوع لە ترسەیە بەڕاستی بەشێکی ئەم ترسە ئەوەیە ئەوان کەسایەتی من وەکو ئارام ئەحمەد ناناسن لەگەڵم دانەنیشتون لەگەڵم چایشیان نەخواردوتەوە من نەمپەرژاوە یان نەمتوانیوە بچمەوە کوردستان لەگەڵ کۆمەڵی خەڵکا دابنیشم لە ژیانی ڕۆژانەیە تا بزانن من کەسایەتیەکەم چۆنە ئەمانە تەنها و تەنها لە ڕوانگەی لایفەکانمەوە بڕیاری خۆیان داوە ئەمان لەوە تێناگەن کە لایف جودایە کەسایەتی من وەکو ئارام ئەحمەد جودایە و نابێ هیچ کەسێ لە ڕوانگەی لایفەکانمەوە من بخوێنێتەوە بە تەنها باشە تووڕەبوون هاوارەکانم دژی ستەمکاری دژی بێداتی هەموو ئەمانە هونەری قسەکردنە ئەمە جۆرەکە لە خەتاب گوێگر تووشی مەلەل نابێ و تااقەت و حوسڵەی گوێگرتنی ئەبێ لە ئارام ئەحمەد دەنا خۆم وەکو ئینسانێ ئەوانەی کە من ئەناسن لە نزیکەوە پیاوێکی ئارامم و هەم وردم و هەم کەمترین قسە لە ژیانی کۆمەڵایەتی خۆماکەم هەر لەبەر ئەوەشە کە بۆ شقلە قساکەم جاری وا هەیە سعاتێک لایفەکەم دەیان نامم بۆ یاڵێت خوا کاگەران بە درێژەی بکێشێ قسە و باسەکانت یعنی ئەگەر 2 ساعت قسە بکەم خەڵک تووشی نیگەرانی و قەرەقی نابێن بۆیە لەگەڵ زۆربەی سەرانی یەکێتی و گۆڕان و ئەمانە قسەم کردووە حتا کۆچەر ڕەسوڵ و فڵانە فیسارەکانیش هەمیشە ئەمانە ترسیان هەبووە ترسێکی تەواو بێهۆکار و خراپ کە زۆربەیان بەزەرەریان بووە وەکو خودی لاهوری شێخجەنگی ئەمە پێشەکیەک بوو بۆ چوونە ناو قسە و باسەکانمان عەزیزانی بن چوونی چیاو نما بۆ لای لاهوری شێخجەنگی لەسەر داوای مەسوور بازانی وەکو جاسووسی بەسەر ئارام ئەحمەدەوە بە ئەمە بەشێکی ترە شەوێکی هەینی چیاو نما ئەچنە لای لاهوری شێخجەنگی لەوێ داواکەن کە لاهور بە من بە ئارام ئەحمەد بڵێ کە واز لە ڕەخنەگرتن و دژایەتی و هێرش بهێنم بۆ سەر خۆیان و بۆ سەر گردەکە و بۆ سەر خودی کاکنەوشیروان ئەویش لە وەڵاماوت بووی وەڵای برا من بچووکترین پەیوەندیم لەگەڵی نییە قسەکەشی ئەلحەق ڕاست بوو ئەو هەمیشە دژی ئێمە و یەکێتی بووە ئەو لەگەڵ ئێوە بووە ئەوەتەی گۆڕان هەیە شەڕعەکە و پشتیوانی بزوتەوەکەی ئێوە بووە و ئێوە خۆتان ژمارە تەلەفۆنەکەیتان داوە بە من شەوی پەلاماری گردەکە تەلەفۆنی بۆ بکەم کەواتە ئەو نزیکاتی لەگەڵ خۆتان هەیە 3 ڕۆژ دوای ئەوە لە دەستی سێهەمەوە هەواڵەکە بە من گەیشت یەکسەر تێگەیشتم کە چیاونمە مەسوور بازانی نردوونی تا بزانن ئایا ڕاستە من پەیوەندیم بە لاهوری شێخجەنگیەوە هەیە ئایا لاهور ئەتوانێ بە نمونە لەم هێرشانەدا بۆ سەر گۆڕان ئارام ئەحمەد بێدەنگ بکە ئەگەر بێدەنگ بووم ئەوە ئیسپاتە و ئەگەریش نا بە هەر ئیدعاکان بۆ خۆی بەردەوام بێ ڕاستیەکەشی ئەوە بوو من بچووکترین پەیوەندیم لەگەڵ لاهوری شێخجەنگیان نەبوو ئەو ڕێک و ڕاست وەڵامی ئەوانی دابوویەوە بەڵام من ئەمزانی کە تەبلیغات و ڕیکلامەکە لەکوێوە سەرچاوی گرتووە و بۆچی ئەو هەموو هێرشە ئەکەنە سەر ئارام ئەحمەد
یەک ساڵە بۆنی هێرشی بنەماڵەی بازانی و سەرکردە کۆنەکانی یەکێتی وەکو شێخ جەعفەر و مەلا بەختیار و ماڵی کۆسەت و بەرهەم ساڵح و ئەمانە واتە زۆری تریانم کردووە دژی لاهوری شێرزەنگی. کێشەکە ئەوە بوو نەدەستم بە لاهورە گەیشت نەچوات دەورەکەیشی ڕێگەیان ئەدا. ئەمە بۆ خۆی مشکلەکە بووم. یەک ساڵ بەر لە ئێستا مەلا بەختیار بە دۆسێکی وتبوو پەلە مەکەن یەک ساڵی تر یەکێتی نامێنێ. خۆشەویستانی من سەرەتا نامەیەکم بۆ نارد واتە بۆ خودی لاهوری شێرزەنگی کە بڕوا بە نێچەرەوان بازانی نەکا. ئەو کابرایە کە لەگەڵ مەسرور دوو ڕۆڵی جودا جودا ئەبینن ئەوەش ئەزانم کە لێرە و لەوێ دژایەتی یەکتر ئەکەن بەڵام نێچیریش هەوڵی خۆی ئەدا بڕوا بە مامەی بە مەسعود بازانی بهێنێ کە فەرقیان نییە لەگەڵ مەسرور و بۆ ئەمە ئامادەی هەر کارێکە کە بیکە. پاشان ئەوانە هەرچی دژی یەک بن هێندە وەکو سەرانی یەکێتی جێل و نەفام نین ئێسکی یەکتری بشکێنن و یەکتر ڕسوا بکەن لە چەندین لاوە ئەمانە دەبن بە خزمی یەکتری. بەڵام ئەو هیچ وەڵامێکی نەبوو. مەجبور لایڤێکم کردەوە وتارێکم نووسی هەردووکیان لەم پەیجەی خۆما ماون چ لایڤەکە وە چ وتارەکە. بە درێژی باسم کرد کە نێچیرەوان بازانی ڕۆڵێکی میانە ڕەوانە ئەژێڕێ دۆستی کەس نییە وەجگە لە بەرژەوەندیەکانی پارتی و بنەماڵی بازانی هیچ ئەرچێکی تری نییە و هیچ کارێکی تر ناکە. من لەو بابەتە یان لەو لایڤ و لەو نووسینەیە نمونەی سەردەمانی کێشەکانی کاکنۆشیوان و خودی بسووتەوەی گۆڕانم هێنایەوە کە کاتێک لەگەڵ بنەماڵی بازانیە گەیشتبوونە بنبەست. دەربیجەیەک نەمابوو تا کاکنۆشیوان و مەسعود و بنەماڵی بازانی دانیشتنێکن و وەلە یەکتر تێبگەن. ئەوەی کە ئەمەوێ بیرتان خەمەوە لەو لایڤە باسم کرد ئەوە بوو زێڕەفانی ئامادە کرا بێتە سەرگردەکە وە کاکنۆشیوان و سەرگردەکە و کاکنۆشیوان. سەرگردە کۆنەکانی یەکێتی کۆبوونەوە. بەرهەم ساڵح تەلەفۆنی بۆ مام جەلال کرد لە بەغا لە تەلەفۆنەکە بە مام جەلالی وت خۆ ئێمە ناتوانین هیچ بکەین لە کاکنۆشیوان با پارتی بیکە. ئەوە بوو مام جەلالیش بەوە ڕازی بوو تەلەفۆنی بۆ مەسعود بازانی کردکە زێڕەڤانی بێتە سێمانی پەنامانی گردەکەی نەوشیوان سەفا و گۆڕان بدە. کاتێک کە هەواڵەکە گەیشت بە کاکنۆشیوان هەڕەشەی لێکردن کە بە هێزەکانی یەکێتی ناهێڵێ یەک جامانە سوور بە سەلامەتی لە سلێمانی بچێتە دەرەوە. هەڕەشەکە کاری خۆی کرد پارتی هێزەکانی نەهێنا. دوای ئەمە کۆسەر ڕەسوڵ تەلەفۆنی کرد بۆ پارتی فازڵ میرانی وەڵامی ئەداتەوە. دیسان کۆسەر داوا ئەکا کە هێز بێنە سەر گردەکە و کاکنۆشیوان. بەڵام فازڵ میرانی وتبووی ئێمە لە شەستەکانەوە کاکنۆشیوان سەفا ناسیم ئەو کابرایە لە خۆ هەڕەشە ناکە بۆیە ئێمە ئەو کارە ناکەین. ئەوەی کە لەو سەردەما ئەیانوت کۆسەر ڕێگر بووە و چیوچی هەمووی درۆ بوو لە حەقیقەتە. هەموو سەرانی کۆنی یەکێتی لەو سەردەمەیە هەموو ئاواتیان سەرپانکردنەوەی کاکنۆشیوان بوو بە دەستی پارتی و بنەماڵی بازانی. ئازیزانی من هەر بە سروش سەرانی یەکێتی وان هیچیان دۆستی یەکتری نین. هەمویان لەگەڵ یەکترا درۆکن هەمویان ڕقیان لە یەکترە هەمویان چاڵ بۆ یەکتری هەڵەکەنن ئاوا بەیەکەوە دانیشن لەو دیوەزەمی یەکترەکەن. ئەمە ماهیەتی سەرانی یەکێتیە هێنی هەر هەمویان. دوای هەموو ئەمانە کە هیچ نەکرا نێچیرەوان بازانی گوایە جیاوازترە کە وەکو وتم تاکتیکە خۆی گەیاندە گردەکە وە کەوتە ناوبژیوان لە بینی کاکنۆشیوان و گۆڕان و مەسعودی مامیە. ئەوە بوو چوە تەلەڤیزیۆنی KNN وێنەی لەگەڵ گیرە دوجان نەوشیوانی بردە لای مەسعود بازانی و هەمومان لە دوای هاتنەکەی نێچیرەوە بۆ گردەکە چارەنووسی گۆڕان و دوای هاتنی نێچیر ئەیزانین کە بە چ تراژی دیا و شکستێ کۆتایی هات و گۆڕان بەرەو کوێ ملینە و چۆن تێک و پێک شکا. هەموو ئەم قسە و باسانەی کە ئێستا بۆ تۆم کردووە بە نووسین و لایڤ باسم کرد. کەچی ئەم کار لاهوری شێرزەنگیە ئەم کوڕی باشە هەنگاوی نەنا و بڕوای بە نێچیر هەبوو کە نێچیر جیاوازترە لە مەسرور و لە مەسعود بازانی. من ئەمزانی کە نێچیر زەربە ئەدا لە لاهوری شێرزەنگی چونکە تەجروبەی ئەوەی کاکنۆشیوانم هەبوو بەڵام لاهور نە بە نامەکە وەڵامی دایەوە و نە بە لایڤەکەیش. من یەک کێشەم هەیە لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی خۆما عەزیزان هیچ کاتێ خیانەت و درۆ لەبیر ناکەم بەڕاستی هیچ کاتێ
کاتێک کە پارتی ئەبینم وایە گۆڕان ئەبینم وایە ئیتر ئەوانم لەبیر ناچێ و بەڕاستی بۆم فەرامۆژ ناکرێت ئەمەش بەشێکی تر شەڕی من و شانازی برای بەحمەد لە دوای نەخۆشکەوتنی باوکم کە شانازی برای مەحمەد سەردانی کرد ئەم ژنە لە من نزیک بووە زۆر هەواڵی ئەدامێ و جاریش بووە بە سەعات گرت و گۆمان کردووە سەدان نامە گۆڕینەوە لە بەیمانە هەبووە لەسەر ئەوزاعی سیاسی و فڵان و فیسار و ئەلم بابەتانە من هێندەی لەگەڵ شانازی ئیبراهیم ئەحمەد پەیوەندیم هەبووە لەگەڵ لاهوری شەرجەنگیا هیچ پەیوەندیەکم نەبووە ئەگەر دوو دێڕیشم بە قازانجی لاهور نووسی بێ بەڕاستی وەڵامی نەداوەتەوە وەکو لەسەرەوە لە پێشەی قسەکانم باسم کرد بەڵام ڕۆژێ لە کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتیە شاناز قاچەخاتە سەر قاچ و ئەڵێ ئارام ئەحمەد عایدی خۆمە دوای تەنها دوو کاتژمێر ئەو قسەیان پێگەیشتەوە یەکسەر زانیم کە ڕاستە ئەو قسەیە بۆ کەسایەتی ئارام ئەحمەد گەورەترین سوکایەتیە چۆن دەبێ شاناز یا هەر کەسێ جورئەتی ئەوە بکە بڵێ ئارام ئەحمەد عایدی منە یا پیاوی منە من بەو شتانە بەڕاستی وەکو ئەڵێ شێتە بم فێم لێ بەڕاستی یعنی چی ئەم قسەیە ئێوە دەیان 2 ملیۆن دۆلار بدزن خۆتان و ماڵ مڵەتان شاهانە بژین من بە کرێکاری و قوربەسەری لە ئەوروپا بژیم و شەڕی ئێوە بکەم لە بە قازانجی گەلەکەم هێشتا من عایدی ئێوە بم مەگەر من شەریکە دزی ئێوەم بەڕاستی چۆن ئەو ئازایەتی ئەنوێنێ وە قسەی ئاوا ئەکا جا ئەو یا هەر کەسێکی تر ئەم قسەیە بکە بەڕاستی شتی وا نابێت ئەوە بوو یەکسەر لایڤێکم کرد گوێم نەدا بەوەی کە قسەی لەگەڵ کردوم کە ڕێزی گرتوم منیش ڕێزی ئەوم گرتووە و منیش قسەم لەگەڵا کردووە دەبێت ئەسڵەن ئەو شانازی بکە کە من وەڵامم داوەتەوە باشە نەک من شتم نەک ئەو من پاکم نەک ئەو من لە دزی و گەندەڵیەوە نەئاڵاوم من پاکم ئەو لە دزی و جەردەیەوە ئاڵاوە و پیسە ئەی چۆن ئاوا قسەی کردووە ئەوە بوو بەلایڤێک باسی هەموو دزیەکانیم کرد چی هەیە و چی نییە هەموویم خستە ڕوو من کە پەرێزم خاوێن بێ لە هیچ ناتەستم بەڕاستی لە هیچ شێ لەم دنیا ناتەستم دوای ئەوە کە من لایڤەکەم کردەوە نووسینێکی لەسەر نووسیم شاناز باشە بەڵام بە ناوی خۆیەنە نادبووی بۆ نەبەست گۆران کە لەم 2 ساڵەیە ئەم شانازی ئیبراهیم ئەحمەد 5 شڕە کتێبی بۆ نەبەست چاپ کردووە هەر یەکەیان زیاتر لە 5 ملیۆن دیناری بۆ داناوە ژیانی دابین کردووە نەکارەکە نەکاسبیەکە جگەرە و چاکێشی لە جادەی ساڵەکە پارەی شانازە یا پارەی کۆستەتە نووسینەکەی بۆ جوان و پاک نووس ئەکا ئەوە بوو لە گەلپرێسە نووسینەکە بڵاو بووە جا لە دوای ئەو لایڤەی کە باسی ئەو وتارم کرد کە شاناز دژی من نووسی بووی ئەم نەبەزە وەڵامی منی بە کۆمنتێدا بۆ لە لایڤەکەمە باسی ئەوەی کردبوو کە ئەو ئەهلی کتێبە ئێمە ئەهلی کتێب نین لە کاتێکە ئەوەی ئارام ئەحمەد بناسن کاتێ من هەزاران کتێبم هەبووە لە سلێمانی و لە برایم پاشا کاتێ من بە دینار و نیویۆک و بە دینارێ کرێکاری مەکرد و پارەکەیم ئەیا بە کتێب لای ئەنوەر برز و ئەوانە نەبەس کلاشنکۆفی قۆناغاری بەشانەوە بوو جامانەیەکی سووری لە ملیەوەڵان حەسحەسی دوای قارقار و دەروێش ئاغا بوو بە دوای نالە هەورامیەوە بوو باشە لە دوای ئەوەی کە پاتی دووزی لێیان لێ هاتە ناو گۆڕان و ئێستش پیاوی کۆسەت و شانازە کام باڵنزیکی پارتی و بنەماڵی بازانی بێ ئەو پیاوی ئەوە ئازیزان ئەم نووسینەی شاناز لە ساڵ 80 دژی لاهوری شەرجەنگی بوو بەس من کرابوومە نیشانە واتە لە ڕێگەی منەوە پەلاماری لاهوری شەرجەنگی درابوو من نووسینەکەم وەکو خۆی نات بۆ لاهوری شەرجەنگی بۆم نووسی کاکی من ئەمە لەگەڵ تۆیانە ئاگادار بە لە جێگەیەکدا لە نووسینەکان نووسی بوویان ئەوەی نەماوە ئاغاکەت کۆتایی بێ ئەو کاتە ئەدبینمەوە ئیمۆجیەکیشیان لەسەر ئەو دیڕە کرد بوو من ئەوەیشم بۆ شێخ لاهور نارد باشە پێم وت کە ئەمە هەڕەشەیە لە تۆ دیسان وەڵامی نەدا وەک کاری لەسەر نەکرد ئەمە دووسێ قۆناغ کە من ئەمزانی وا لە لاهوری شەرجەنگیەکەن پرسەکەی هاوسەری کاک مەحموود سەنگاوی خوا عەفوی کاتێ هاوسەرەکەی کاک مەحموود سەنگاوی کۆچی دوایی کرد ئەوە بوو لە سویدەوە گەڕایەوە تەرمەکەیان بردەوە بۆ سلێمانی لە پرسەکەیە لاهوری شێرژەنگی بەشداری کرد
دوایش پاڤێڵ تاڵەبانی چووە پرسەکەیەوە لەوێ پاڤێڵ بە مەحموود سەنگاوی وتبوو کارێکم بەدەستەوەیە حەزەکەم پشتیوانی من بکەی ئەگەر پشتیوانیشت نەکردم دژایەتیم مەکە هەر شەوەکەی ئەم قسە و باسەی بینی مەحموود سەنگاوی و قوبا تاڵەبانی بە من گەیشتەوە باشە خۆم نووسیم نردم بۆ لاوری شێرجەنگی کە ئاگادار بە ئەمڕۆ پاڤێڵ بە مەحموود سەنگاوی لە تاسیەکە ئاوای وتووە ئەم برادەرە نیازیان خراپە ئەیانەیە بەرامبەر بە تۆ شتێ بکەن بەڵام نەجوڵایەوە ئێستا لاوری شێرجەنگی خۆی لە ژیانە ماوە ها خۆشبەختانە بۆیە ئەم قسە داکەم بەڵام نەجوڵایەوە کەواتە ئەم بەڵگانەی من بەڵگەی ئەوەیە کە من زۆر بەوریایەوە ئاگام لە مۆزوعەکان بووە و ئەمزانی کە ئەمانە بەرامبەر لاوری شێرجەنگی ئەو کارەکەن چونکە من پەیوەندیەکان زۆرە عەزیزان لە ناو پاراستنەڵی ئاسایشەڵی زانیاری ئەڵێ ئەم مەسئولەڵێ ئەو مەسئولەڵێ مەسئول هەیە ئەندامی مەکتەبی سیاسیە لە ماڵەکەی ئەزام شەوانە چیەکە حل لە ناو دەوروبەرەکەی خۆیان کە فڵان ئیشەکە ئەڵێ کاگەرم ئەوە فڵانە کەس خەریکی ئەوەیە یعنی ئاوا خەڵکی سیقە پێکراوم هەیە کە متمانەم پێکەن و هەموو هەواڵێکم هێنێن عەزیزان پرسیارەکە ئەوەیە ڕەنگە خەڵک پرسێ بڵێ باش تۆ ئەمانە بۆشی کردووە بۆشی ئاوا خەمە بووە بۆی کە لاوری شێرجەنگی وای لێنەیە بۆ ئەمانە بەلاهور وتووە کە ئاگاداری خۆی بێت تەنها بۆ یەک خاڵەکردم ئەویش ئەوە بوو کە لە بەرامبەر بنەماڵەی بازرگانیان نەکەوێت لاوری شێرجەنگی باشە ئەمزانی بۆی لە بۆسەیان و ئەیخەن چونکە دوای کاک نەوشیروانی یەک پیاو یەک کەس کە لە دەڤری سێمانیە مابێ دژی بنەماڵەی بازانی بێ هەر لاهوری شێرجەنگی بوو باشە هەوڵەکانی من بەم ئاراستەیە بوو نەک ئەوەی کە بەڕاستی درۆ نەکەم نەک ئەوەی خەمی خودی لاهوری شێرجەنگیشم بێت باشە یعنی من بەو ئاراستەیە کارمە کرد کە ئەمانە گەلە کۆمەشێ لە لاهوری شێرجەنگی نەکەن و لاهور نەکەوێت بەداخەوە کە مۆزوعەکە گەیشتە ئێرە ئۆکەی ئەوە هەمووی بەڵگەی مێژووین و من ماوەم و لاهور ماوە هەمومان لە ژیانین خۆشبەختانە و وینیتیان نییە بەڕاستی دواتیری نێچیرەوان بارزانی دوێنێ بابەتێ بڵاو بووەوە بابەتەکەم لە پەیجەکەی خۆمەدانە هەموو ئەو بابەتە ڕاستە خۆشەویستە ئەهلی درۆ بووینایە پیاوی پارتی وێچێتی بین ئێمە ئەهلی ڕاستگۆین بەڕاستی وەکو پێشتر لە لایڤەکانە باسم کردووە تورکیا لە لاهور تووڕە بوو پێشتر باسمان لەمانە کردووە باسی ئەسبابەکانیشمان کردووە ئەستا بەسەری پەکەکە و ڕۆژ ئاوا و فڵان و فیسال و ئەلەم بابەتانە و هەڵبێت دژی سیاسی تورکیا دژی بنەماڵەی بازانی باسی هەمومان کردووە باشە چەندین ساڵیشە مەسعود بازانی هیچ نەمابوو بەرامبەر بە لاهوری شێرجەنگی نەیکا لە ڕێگەی هەموو پەیجە سێبەرەکانیەوە هەموو شتێکیان کرد لە بەرامبەر لاهوری شێرجەنگیە پاراسنیان هێنا ئەمیان هێنا ئەویان هێنا سوۆسیال میدیا فڵان فیسار لە دو سێ ساڵی ڕابردووە لاهور وا کوشتی لاهور ئەمریکا لاهور لە تاران لە سنەو کرماشان پەلاماری خەڵکی ناڕازیە لە بەغاچ و لە دیفاعی لە حکومەت کرد و دژی مزاهرەتچیەکان بوو 1 ملیۆن درۆیان بۆ لاهوری شێرجەنگی کرد هەموو ئەم دو سێ ساڵە یەک کەس باسی پاڤێڵی نەکردووە کەس باسی قوبادومبەدی نەکرد دەشکان پیاوی پارتی بوون تەنها و تەنها ڕووی هەموو شمشێر و هەموو دڕمەکان لە سنگی لاهوری شێرجەنگی بۆ لەبەرەوەی لاهوری شێرجەنگی تەنی بەمانە هەچڵی بوو لەبەرەوەی کە هەمیشە لە جوڵا بوو سەردانی هەموو خەڵکێک کرد زۆر ئەکتیڤ بوو تا لە هەموو منتیقەکانی ئێمە هەتاوەکو بادینان باشە ئەمە بۆ بنەماڵەی بازانی قوت ناچوو ئەیان بینی ئەم کابرای جێگە بەخۆی ناگرێ ئەمە بەزیان بوو بۆ ئەوان پێیان هەزم ناکرا ئەوان ئەیانزانی ئەگەر ئاوا لاهوری شێرجەنگی بەردەوام بێ یەکێتی ئەگەر نەبێ بەهێزی یەکەم یەکسانی ئەکاتەوە لەگەڵ پارتی بنەماڵەی بازانیە ئەمە بۆ بنەماڵەی بازانی زۆر خەتەر بوو زۆرترین کارەکە کەسی حسابیش بۆ پارتی بنەماڵەی بازانی ناکات ئەگەر ئێوە هەرکەس لە ئاسی خۆتانەوە سەیری ئەم دو سێ ساڵەی لاهورتان کرد بێ هەمیشە خەریکی کۆڕووکۆبوون و نەجەماوەرا بووە باشە هەرچی پاڤێڵ و قوباد و شانازە ئەوانیش بە بەشی خۆیان لەم جوڵانەی لاهور تووڕە بوون باشە چونکە بۆ لەبەرەوەی لاهوری شێرجەنگی وەکو کەسی یەکەمی یەکێتی بە عەمەلی دەرەکەوت هەموو شتێک لای لاهوری شێرجەنگی بوو پاڤێڵ هەستی ئەکرد کە ئەو هیچ نییە کە ئەو پاشکۆیە هەموو شتەکان لاهوری شێرجەنگیە کۆبوونەوە بە ئاسایشەڵەی بە پۆلیسەڵەی بە چالاکە مەدەنیەکانەڵەی بە پێشمەرگاڵەی بە جەماوەر و بە خەڵگەڵەی بە کەسوکاری شەیدان ئەڵەی لە ناو بازاڕە لە شەقامەکانە هەموو ئەمانە لاهوری شێرجەنگیە و هەموو ئەمانەیش وەکو چۆن بنەماڵەی بازانی تووڕا کرد بنەماڵەی تاڵەبانی قوباد و پاڤێڵ ئەوانشی بە تەواوی تووڕە کردبوو
باشە ئەمە قڵشتی کردبووە بینی لاهور و پاڤێڵ وە لە یەکتر دای بڕی بوون چونکە پاڤێڵ خۆی بە سوو گەزانی لە بەرامبەر لاهوری شەرجەنگیە هەستێکرد کە کەمی هەیە بۆیە پاڤڵ هەستی بەگرەی خۆ بە کەمزانی نەکرد ئەوەی کە لە هەشتی حەوتە واتە لە سادی کودەتاکەیە پاڤێڵ هەر هاوارەکە من سەرۆکم هەر من سەرۆکم ئەبێ لاهور ڕازی بێ من سەرۆکە بم بەبێ ئەوەی بگەڕێتەوە بۆ سەرکردایەتی و ئەنجومەنی سەرکردایەتی یا کۆنگرە و کۆنفراس و ئەمانە بژیرێ هەروە ئەڵێ هەموو ئەم هاوارە بۆ سەرۆکایەتی بەرهەمی ئەم گرەی دەرونیە بەڕاستی ئێ کوڕم تۆ بۆ سەرۆک نابیت خۆ بە زۆر نابێ تا ئەمری سەرۆکی یەکێتی بە هەر نابیتە سەرۆک مێژوو دروستی ئەکا خۆ بە کودەتا بەڕاستی بە زۆر نابێ بۆیە هەموو ئەمانە کێشەی دروست کردبوو لە بینی پاڤێڵ و لە بینی لاهوری شەرجەنگیە پاڤێڵ تەمەڵ و تەوەزەن نە خوێنەوار نە ئەزانێ قسە بکە نە ئەزانێ وتارێ بە نە ئەزانێ بنووسێ نە عەقڵی سیاسی هەیە نە ئەتوانێ هەزاران کەس کۆ بکاتەوە وتاریان بۆ بدە ناتوانێت پێش خولە قسەی حسابی بۆ بکە ئەمە هەستی ئەکرد کە لاهور وەکو سەرۆکی یەکێتی هەموو ڕەفتارەکانی وایە بەڵام ئەو لە هیچ کونێکەوە دیار نییە ئەمە بۆ بنەماڵی تاڵەبانی بۆ قوباد و پاڤێڵ و بۆ شاناس بەڕاستی جێگەی نیگەرانێکی زۆر بوو هەمووشی هەر لاهور بوو هەمووانە ڕاستیە نازانین ئەمە بەشێک بوو سەرکردە کۆنەکانیش لە بەرهەمەوە تا مەلابەختیە تا عەدنانی حەمەیمینە تا کۆسەت و کوڕەکانی تا شێخ جەعفەرەکان و زۆری تریان ڕخیان لە لاهور بوو باشە ئەمانە تەواو لەگەڵ پارتی بوون چونکە لە کۆنگرە دەرنەچوو بوون بە دەرەجەی یەکەم ئەویان بە تاوانبارە زانی ئەوسا پاڤێڵ و قوباد و پاڤێڵ و شاناس بە تەواوی ڕوویان کردبووە پارتی عەزیزانی من لە سێکی ئابا شاناس یەک دەری نەنووسی دژی پارتی و بنەماڵی بە دژی سوێکی ئاب لە کاتێکە ئەوەتەی شانازەیە لە سێکی ئابا دژی بنەماڵی بەزێنش ئەنووسێ بەڵام ئەمساڵ یا پار بوو نێنووسی من کە ئەوەی نەنووسی لە سێکی ئابا نامێکم بۆ شاناس خاندات وتم بۆشی قسە نییە ئەوە سوێکی ئابە شەوەکەی تەلەفۆنی بۆ کردم جا عەزیزانی من شاناس کە درۆکە ئەڵێ بە گۆڕی مام جەلال ئەوە قاعیدەیەتی بە گۆڕی مام جەلال سوێنە خوا یعنی درۆکە من دەمێک بوو ئەوم کەشف کردبوو هەر کاتێک کە شاناس ئەیوو بە گۆڕی مام ئەمزانی کە درۆکایتر یعنی لەوە تێگەیشتبووم بەڕاستی وتی بە گۆڕی مام نووسینم نووسیوە نردومە بۆ یەکێک لە کوڕەکان پاک نووسیکە هەمووی بەهەڵە کردووە ئیتر ئەبێت خۆم ئەمڕۆ سبەی بنووسمەوە و دڵنیا بە قسەم ئەبێت بەڵام ئێستاشی لەگەڵا بێ کە لەگەڵ ئێوە قساکەم یەک وشەی لە سوێشی ئابا نەنووسی دژی بنەماڵی بازانی ئەیشم زانی کە ناینووسی چونکە بە گۆڕی مام جەلال سوێنی خواردبوو باشە ئەیشم زانی کە لە پارتیەوە بە تەواوی نزیک بۆتەوە ئێستاشی لەگەڵا بێ بابەتەکەی نەنووسی لە سوێشی ئابا ئیتر من تێگەیشتم کە شاناس قوباد پاڤێڵ لە ترسی لاهور خزاونەتە ناو باوەشی بنەماڵی بازانی بنەماڵی بازانی و تورکیاش دژی لاهورن کەواتە وەزعی ئەم برادەرە خراپە نەیارەکانیشی یەکیان گرتووە ئەمەیشم بۆ نووسی بەڵام دیسان کاری لەسەر نەکرد هێندە ئەم برادەرە متمانەی بە پاڤێڵ و قوباد هەبوو هیچ کات بیری لەوە نەکردەوە ئەوانە بە فیتی بنەماڵی بازانی خەنجەرێکی ئاوا ژەهراوی و نامەردانەی لێ بدەن ئەوە کێشەکەی بوو کە زۆر متمانەی بە پاڤێڵ و قوباد و ئەمانە هەبوو بەڕاستی دوا هەوڵی بنەماڵەی بازانی و تورکیا بۆ تەسفیەکردنی لاهور لە ڕێگای نێچیرەوان بازانیەوە گوێ لەمەش بگرن خۆشەویستانی نێچیرەوان بازانی لە ڕێگەی قوبادەوە توانی پاڤێڵ بەرێ بۆ سەری ڕەش بۆ لای مەسعود بازانی هەمومان بینیمان دوای ئەوە شانازیشی برد بە تکا و پاڕانەوە قوبادیش پێشتر هینی خۆیان بووی بنەماڵی بازانی بوو هەموو کەسێک ئەزانێ چەندین ساڵە یەکێتەکانش ئەزانن چەندین ساڵە قوباد و کادری پارتی کارەکە نەکینی یەکێتی بەڕاستی باشە بوون بەهێنی پارتی واتە پارتی ماڵی مام جەلال برای مەحمەدی قازانج کردبوو بردبوونی بۆ خۆی و ئەیتوانی بە ئاسانی بەکەرێن بێنێ
دوژمنە سەرسەختەکەی خۆیانی پێبخا دوایش ئەوان هیچ نین و بە ئاسانی توانە قوتیان بدا بەڕاستی کێشەی بنەماڵی بازانی و تورکیا لاهوری شێرزەنگیە خۆ پاڤێڵ و قوباد و شاناز نییە ئەوانە بەرگەی فویەکیش ناگرن بە بۆنەی لاهورەوە ئەوانە ماونەتەوە ئەمێننەوە لە واقع ئەگەر 2 ساڵ لاهور نەمێنێ یان دانیشێ بنەماڵی تاڵەبانی لاهور و پاڤێڵە کۆتاییان پێدە بۆ هەمیشە لە واقع کۆنە سەرکردەکانێکێتیش کە بێکاری گەرکرابوون ڕقیان لە لاهور بوو ئەیانیش تۆڵەی خۆیان کەنەوە هیچیان متمانیان بە هیچیان نەبوو ڕقیشیان لە پاڤێڵ و قوباد و شاناز بوو بەڵام کاتێ دەبینن ئەمانە ئەبنە دژی یەک و ئەبن بە 2 بەشەوە پشتیوانی لایەنە لاوازەکە ئەکەن منطقی سیاسی وامان پێڵێ باشە واتە پشتیوانی ئەکەن لە قوباد و شاناز و پاڤێڵ نەک لە لاهوری شەرجەنگی چونکە لاهور دەسەمۆی ئەوان نابێ و ناتوان بەسەر لاهور ئازاڵ ببن باشە بەڵام ئەگەر لاهوری شێرجەنگی بخەن دوایی پاڤێڵ و قوباد و شاناز بۆ ئەوان هیچ نین وەکو ئاو خواردنەوە وایە بەڕاستی بۆیە نێچیر چووە لای مامەی مەسعود بازانی کە پێیوت کە ئەوەی چەندین ساڵە مەسعود بازانی بۆی ناکرێت دژی لاهوری شێرجەنگی من ئامادەم بیکەم ئەوە بوو هێزێکی مدەڕەبیان لە تووشیا دەرز داوە هێزی عەسکەری و ئامادەیان کرد هێنایەنە سلێمانی لە سلێمانی دایاننا من بە وردی ئاگام لەمانە بوو لە یەکەم شەوی لایڤەکەشمە باسم کردووە نێچیرەڤان بازانی سەرۆکی هەرێمە بەبێ ئەوەی لاهور ئەنجومەنی باڵای بەرژەوەندیەکانی یەکێتی سەرکردایەتی یەکێتی ئەنجومەنی سەرکردایەتی هیچ ئۆرگانیشێکێتی بزانێ جگەر لە قوباد و پاڤێڵ و شاناز نێچیر هەستا بە پێی یاساکانی خۆیان کتابێکی کرد و واژۆی کرد کە سەرۆکی دەستگای زانیاری و دژە تیرۆر گۆڕراون بە 2 کەسی تر سەر بە بنەماڵی تاڵەبانی ئەمە بەنهێنی کرا ژێر بەژێر ئەگەر نێتەکە پاک بووایە بە ئاشکرا ئەکرا هەمویان ئاگادارە بوون ئەمە یەکەمین هەنگاوی کودەتاکەی دژی لاهوری شێرجەنگی بوو بەڕێبەرایەتی تورکیا و بەڕێبەرایەتی نێچیرەڤان بازاری بنەماڵی بازاری واتە لابردنی ئەو 2 دەستگایە سەرۆکی ئەو 2 دەستگایە لەسەر بە واژۆی نێچیرەڤان بازانی وەکو سەرۆکی هەرێم دوای ئەوە ئەمە کرا هێزێکی مدەڕەب وەکو وتم نێرایە سلێمانی نێچیر خۆی هەستا چوو بۆ ئەمریکا چونکە ئیشەکانی کردبوو هێزەکەی هێنا بۆ سلێمانی و هەر واژۆیشی کردبوو بۆ گۆڕینی ئەو 2 کەسەی دژەترۆ و دەستگای زانیاری اینجا خۆی چوو بۆ ئەمریکا شانازیش وتیان چۆ بۆ هیندستان چۆ بۆ بەریتانیا و هێرۆ نەخۆش و ئالم بابەتانە ئەویش هاتە دەرەوە سەعاتی سفر دانرا ئەوە بوو لە 8 حوتە کودەتاکە دەستی پێ کرد ئەمانە وایان دانابوو کودەتاکە ئەکرێ لاهور لە بەرەوەی گەنجێکی ڕق و ئەوانەیە بە چەک کاردانەوەی ئەبێت کە کاردانەوەی بوو دەستی یایە چەک هێزەکەی پارتی لە چاو تورکانەکە پەلاماری سەرچنار و ماڵەکەی ئەدەن لاهور ئەکوژن و کۆتایی بە هەموو شتێک ئەهێنێت لە دواییشە فووەکەن بە کەڕەناکەی خۆیانە کە کوڕانی مام جەلال پەلاماری ئامۆزاکەی خۆیان داوە و بەداخەوە کوشتیانە و شەڕی ناو خۆیان و کێشەی ئێمە نییە و بەداخەوە مەسەلەکە ئاوە ئەلەم بابەتانە بەڵام کە ڕووداوەکە ڕوویە لاهوری شێرجەنگی بچووکترین کاردانەوەی نەبوو نەکرد پەلاماری چەکی نەدا ئەسڵ قشێشی نەکرد ئەمە سەرەتایەک بوو کە ڕیسەکەی تورکیا و نێچیر و پاڤێڵ و قوباد و شاناز کردیەوە بە خوری بەڕاستی باشە ئەمانە بە پارە ئەیان کڕی کە لاهور پەلاماری چەک بدات بەڵام پەلاماری نەدا لە حقیقەتە ئەگەر تورکیا و نێچیر و بنەماڵی بازانی نەبووایە نە پاڤێڵ نە قوباد نە شاناز ئەوە نین بە ئەو نە ئازانین بتوان کاری ئاوا بکەن بۆیە بۆی هەموو کورد بزانێ هێلکەیەک بوو کودەتاکە تورکیا لە ئەنقەرەوە کردبووی نێچیر و بنەماڵی بازانی هێلکەکەیان پاک کردبوو بە پاکراوی دابوویان بەدەست پاڤێڵ و قوباد و شانازەوە کە وەکو مناڵێک یاری پێ بکەن نیان نەزانی کە ئەم هێلکەیە چی بەسەرێ بەدەست خۆیانەوە جێلی ئەم 3 کەسە لەوەدا بوو هەتا ئێستاش پێیان وایە وازانن ئەگەر لاهور بکوژێ یا بکوژایە ئیتر ئەوان دەبنا سەنتەر و کەسی یەکەم و تابمێن بۆ خۆیان ئەیخۆن نیان ئەزانی ئەگەر سەریش کەوتنایە دیسان دەیان دوژمنی کۆنیان بۆ زیندووە بۆەوە کە ئەبوو ڕۆژانە 100 جار کاڵک بە ئەژنەوە خۆیان بشکێنن کە لاهوریان لە ناو بردووە ئێسێش ئەگەر لە ناوچێ هەروایان بەسەرێ بەڕاستی ئەمەوێ ڕێی خۆمتان پێ بڵێم ڕاستیەکەی من لەگەڵ بێدەنگی لاهوران نەبوو
هەرچەندە ئەو سلێمانی لە شەڕێکی خوێناوی پاراست و یەکێتی پاراست هەتا پاڤێڵ و قوبادیشی پاراست جا ئێستا پێتان دەڵێم بۆچی ئەوانشی پاراست ئەوەی کە ئێوە نەتان بیستوە ئەو شەوەی لاهور لانیکەم 200 تا 300 چەکدارێکی بەدەورەوە بوو شەوی کودەتاکە بەڵام شەڕی نەکرد جوڵەی نەکرد هەر قسێشی نەکرد هیچ کاردانەوەیشی نەبوو وەک ئەوەی کە هیچ ڕووی نەیابێ سەعاتی 11 شەو لە کەناڵێکی تایبەت بەخۆمەوە ئاگادار کرام کە هەوڵ بدەم پەیامێک بە لاهوری شێرجەنگی بگەێنم کە دووری وای حەشری شەعبی ئامادەن بەرەو سلێمانی بۆ پاراستن و لێدان لەو هێزەی پارتی بەڵام بەداخەوە لەوەیشە وەڵامی نەدا پارتی و بنەماڵەی بازانی خەبەریان پێگەیشت بوو ئەگەر پەلاماری سەرشنار و لاهور بدەن دووری وای حەشری شەعبی دێن و شەڕەکە گەورە بێت لە سلێمانی ئیتر ئەوان ترسان زانیان کە بە قازانجیان نییە لاهوریش دەست بۆ شەک نابا بۆیە ئەگەر شێکی وا بکەن دەرناچن و کێشەی زۆر گەورە بێت لە سلێمانیە منیش هەر ئەو شەوە ئەوە بوو بە حزوری هەموو لایەکان نزیکەی 7,000 کە لایڤەکە ما بەشدار بوو و گەوتین لایڤ بوو کە کردم خەتەریەکەی پەلاماری سەر ماڵی لاهوری شێرجەنگی و کوشتنەکەیم هەر هەمووی باس کرد باشە بەڵام هەندێشتی تایبەت هەبوو نەموت بەڕاستی بە بەرنامە نەموت بەڵام تەنها خەڵکم لە خەتەریەکە ئاگادار کردەوە کە ئەمانە ئەیانەوەی لاهوری شێرجەنگی تەسویەکەن و بیکوژن و بچنە سەر ماڵەکەی لە دوجارە لە ڕێگای کەسێکەوە پەیامەکەم گەیاند وەڵامەکەم وەرگرتەوە ئەو برادەرە وتی کاکە بە کاک لاهورم وتووە بدەسیگەرەوە پێکەنین وتێتی بەڕاستی ئەو کارەکارێکی خراپە و من ئەو کارە ناکەم و بۆ ڕازی نەبووە واتە بە حەشتی شەوانە ڕازی نەبووە تا بنەماڵەی بازانی بە خێرایی ئەک بە ساقی خوا بخوا ناردی پێتێگەی بەڵام ئەم ڕازی نەبوو هەڵوێستی خۆی بوو بەڕاستی ڕازی نەبوو بەوە لە زیهنی منە ئەمەی لاهور هەڵە بوو ئەزانم ئێستا ئەو توانی سلێمانی بپارێزێ بەڵام من بوومایە ئەم کرد جا ئەمەشم بۆ باسەکەم کە بۆچی من بوومایە ئەم کرد هەر ئەو شەوە جگە لە دوولی وای حەشری شەعبی کە ئامادە بوون بەرەو سلێمانی بێن ئەگەر لاهوری شێرجەنگی ڕازی بووایە باشە وەکووتم بنەماڵەی بازانی بووایە ڕازی ئەبوو هێزێکی تر کە ناویان نابم لە شەڕباژێ ئامادە بوون هەر کە پەلاماری لاهور درا ئەمان لە ئەزمڕەوە پەلاماری دەباشان ماڵ پاڤڵ و بدەن و بیانکردن ئەمە لە 100% مسۆگەر بوو خۆشەویستە بەڵام وەکووتم لاهور نەجوڵایەوە ئەگەر لاهور بجوڵایەتەوە کۆتایی بە ماڵی پاڤێڵ و قوباد و هێزەکانیان ئەهات هەر ئەو شەوە بەڵام لەبەر ئەوەی سلێمانی باجەکەی نەدا و خوێناوی نەبێ لاهور دەستی بۆ ئەم کارە نەبرد دڵنیام ئەگەر بنەماڵەی بازانی بۆیە دەستیان بۆ برد باشە بۆیە لێرەوە من ئەمە بۆ مێژوو ئەڵێم سلێمانی قەزاری لاهوری شێرجەنگیە کە توانی لە دەستی ئەم هەموو شەقاوە و چەق و کێش و خەنجەر وەشێن و سەرسەری و دزودرۆزنە بیپارێزێ بەڕاستی بۆیە لاهور سلێمانی ماڵی قوباد و پاڤێڵ و برای مەحمە و خودی یەکێتیشی پاراست دەنا ئەو شەوە لانیکەم سەدان کرد لەو شارەیە ئەکوژران بەڵام کۆتایی بە پارتی لە دەڤەری سلێمانی وە کوڕانی تاڵەبانی و کچانی برای مەحمەد ئەهات بەڕاستی باشە ئەگەر لاهور بیویستە بەڵام بەداخەوەکە نەیویست تکایە عەزیزانی من بۆ هەموو یەکێتیەکانیش ئێستا دەباشان ماڵی مام جەلال نییە جەلال تاڵەبانی مردووە خوا عەفوی کا لە ژیاندا نەماوە پێشم وایە ئەگەر ئێستا خودی مام جەلال لە ژیان نەبووایە ئەمەی قبوڵ ناکرد و ئەمانە ڕویان نادا ئێستا ئەو شوێنە هی پاڤێڵ و قوباد و کچانی برای مەحمە تیا خۆنەوە تیا ڕابێرن بۆیە بەنای مام جەلال و بەنای ماڵی مام جەلالەوە قسە مەکەن بەڕاستی ئەزانم شانازەکان و پاڤێڵ و قوباد ئەیانەوێ ئیحساسی خەڵک ڕاکێشن بە تایبەتی ئەوانەی کە مام جەلال خۆشەوێت بەڵام ئەوە ئیتر بەڕاستی بەسەر چوو ماڵی مام جەلال نییە و ماڵی کوڕەکانێتی ئەکەی مام جەلال پیاوێکی باش بە کوڕەکانی خائین بن کوڕەکانی خوێڕی بن دوو دەڕێەوە کوڕەکانی دز بن بەڕاستی نا کاکە من کەس ناکەم بە هیچ من حقەتم بۆ باسەکەم کاکە من ڕاستە بۆ باسەکەم خۆ کاکە لاهور نەیکرد لاهور بیکردایە بەداخەوە نەیکرد باشە بۆ ئەم کودەتایەوە هەوڵی ئەم ترۆرەی لاهوری شێرجەنگی قوباد تاڵەبانی پاڤێڵ شانازی برای مەحمەد شێخ جەعفەر مەلا بەختیار زۆرێک لەسەرکرد لە کۆنەکانێکێتی ماڵی کۆسەت ئامادە بوون و چوو بوونە سەنگەری نێشینەوان بازانی بۆ لە ناوبردنی لاهوری شێرجەنگی چونکە وەکو وتم هەم بنەماڵەی بازانی دژی لاهور بوون و هەم کۆنە سەکردەکانێکی دژی لاهور بوون و هەم ماڵ تاڵەبانی دژی لاهور بوون
هەرسێکیان یەکیان گرتە بوو دژی لاوری شەرجەنگی هاوکێشەکەش ئاوایە بۆ هەر کەسێک کە عەقڵی هەبێ و خۆی نەخەڵەتێنێ چونکە پێیان وابوو ئەگەر لاهور تەواو بێ پاڤێڵ و خوباد و شاناز بۆ ئەوان هیچ نین پارویەکن بەبێ لاهور بە ئاسان ئەتوانن بیان خۆن باشە پرسیارەکە ئەکەمەوە خۆشەویستە بۆچی ئەگەر من بوومایە ئەم کرد ئەو شەوە ئەگەر من بوومایە حاشی شعبیش بیوتە ئەموو وەرن یارمەتیم بن هەر کەسێکی تر بیوتە ئەموو یارمەتیم بن باشە بۆچی پرسیارەکە ئەوەیە بۆچی من ئەم کرد بەڵام لاوری شەرجەنگی نەیکرد خۆشەویستانی من هەموو ئەو هێزانەی لە شەسەکانەوە بەرامبەر بنەماڵی بازانی دۆڕاندویانە لەبەر ئەوە بووە وەکو ئەوانیان نەکردووە وەکو بنەماڵی بازانیان نەکردووە ئەوەی بنەماڵی بازانی بۆمانەوەی خۆیان کردویانە ئەمانە هەمویان بە خیانەتیان زانیوە هەڵبەتە من و هەموو کەس و ئەوانش ئەزانین کە هەموو ئەمانەی بنەماڵی بازانی کا خیانەتە بەڵام ئەوان بۆمانەوەی خۆیان ئەیکەن و کردویانە من بۆچی نیکەم من وەکو ئارام ئەحمەد وا بیرەکەمەوە بەوچەکە شەڕ لەگەر هەر کەسێکە ئەکەم کە ئەو بەدەستیەوە گرتووە دژی من باشە واتە بنەماڵەی بازانی چی بکەن بۆ خۆیان منش بەڕاستی هەمانەوە کاراکەم من عیسا نیم کەسێ لێ لەم لام با بڵێمەوە ئەو لاکەشم تخواز لێش کێشم لێ بدەن باشە پارتی سوێشی ئابەکە هەولێر داگیرەکات یەکێتی هاوارەکە خەرچینە ئەمە خیانەتە ئۆردوی باسی هێناوە ئەمە خیانەتی نەتەوەی نیشتیمانیە جا بەخۆ هەر هاوارکە خۆ ئەو بۆشەتە سەر و سوێشی ئابی کرد و هەولێری داژی کرد و خۆی کرد بەهەر هەموو شتێک باشە پازاری هێنا تورشی هێنا هەتا داعشی هێنا بۆ سەر یەزیدیەکان هەر هاوارە کرا ئەمە خیانەتە ئەمە نیشتیمان فرۆشیە هەر کردیشیان کەواتە منژۆکو خوانێک بەیانی بۆ بنەماڵی بازانی پێویستکە حەشی شعبی هێنن باشە ئەگەر نارەکەنن ئەم کارە نەبکە بنەماڵی بازانی ئەو پەڕی سەنگەری کوردایەتی و نیشیمان و نەتەوە و ئەمانە ئەگەر نەبەر و هاوارەکەن و ئەم بابەتانە بەڵام بۆ خۆیان هەموو شتێکەکەن ئەی خۆتان بۆ ئەو کارە ناکەن بنەماڵی بازانی باشە کەواتە ئەوە لای ئارام ئەحمەد بەڕاستی نایخوا 100 ساڵە مانەوەی بنەماڵی بازانی و کەڵەگاییەکانی بەسەوە بە خیانەت و خزمەتکاری بۆ داگیرکردنی کوردستانەوە کوردیش بە هیچ شتێک نەگەیشت بەڕاستی کەواتە بەوچەکەی خۆتان شەڕتان لەگەڵەکەم چۆن تۆ هیچ شەرم ناکەی منش بەڕاستی شەرم ناکەم بەڵام بەداخەوە لاهوری شەرجەنگی هەمان هەڵەی مام جەلال و کاک سەفای کرد عەزیزان هەموو ڕابەرێکی سیاسی ئەبێ دوو مواصفاتی تیا بێت شێر بێ وەکو پەلامار و وەکو خۆڕاگری ڕێوی بێ وەکو فرتوفێڵ و خۆپارێزی و تاکتیک مام جەلال ڕێویەکە بوو بەڵام شێر نەبوو دۆڕاندی کاک نەوشیروان تاسنورێ شێرەکە بوو بەڵام ڕێویەکە نەبوو دۆڕاندی بنەماڵەی بازانی هیچیان نین نەشێرن نەڕێوی تەنها لەسەر خیانەت لەسەر نۆکەرایەتی بۆ داگیرکردن ماونەتەوە بە هەموو پێوانەیەک لە هەر شوێنێکا بکەونە خەتەرەوە چیان بێ ئەیهێنە سەر خاکی کوردستان بۆ پشتیوانی لە خۆیان بازار هێنێ ساواک هێنێ ئیطلاعات هێنێ داروبەردە هێنێ داعش هێنێ حەشی شعبی هێنێ هەموو شتێک بەڕاستی هێنێ بنەماڵەی بازانی بۆیە ماونەتەوە بۆیە چۆن ئەوان دۆڕاندیان بە بنەماڵەی بازانی واتە مام جەلال و کاک نەوشیروان ئەمیش ئەیدۆڕێنێ کە ئەو شتانە ئەوانەکە بەڕاستی سێریکەن خۆشەویستان لە ساڕۆژی کۆمەڵکوژی ئێزیدیەکانە مەسعود بازانی خۆی چووە کۆبوونەوەی ئەردەن خۆی داعشی هێنا بۆ سەر شەنگاڵ لەسەر داوای ئەردۆغان و سعودیا و کۆنە باسیەکان هەزاران ژن و کچ لە یەزیدیەکان بەداخەوە کە بران ناوچەی شەنگاڵ ئەوانە هەمی فرۆشتەوە کەچی مەسعود بازانی هێندە بێ شەرمە هێندە بێ حەیایە هێندە بێ حورمەتە دوێنێ فرمێسکی تیمساحی هەڵە ڕێژێ هەزاران هەزار گەمژەیش هەیە بڕوا بە مەسعود بازانیەکەن لە شەستەکانەوە خۆشەویستانی من ئەمە کار و کردەوەی پارتی بنەماڵی بازانیە هەمیشە خیانەت هەمیشە کورفرۆشی بەشانەتیشەوە بە خەڵکی ئەفرۆشتەوە کەچی داخەکەم تا بە ئێستا سەدان هەزار کورد دویان کەوتووە عەزیزان پێتان ناخۆش نەبێ کێشەی کورد ئەوەیە خیانەت جاشایەتی نیشتیمانفرۆشی بۆ شتێکی ئاساییە بۆ شتێکی نۆرماڵە باشە بە بچووبوونەوە نۆکەرایەتی بوون ڕازیە بۆیە هیچمان بە هیچ نابێ ئێمە جاشایەتی و دزی خیانەت بۆ کورد جێگەی شانازیە میلەتەکەمان خیانەتکاران نەک ڕسواناکە ئەیکا بە سەلۆک و سەرداری خۆیان ئەمە کێشەی نەبێ پێش پاسدار کەوتم
زیاتر لە 500 کوردی ڕۆژهەڵاتیان کوشت لە 1970 لە شەڕشی ئێرانە. پێشتر دەیان فەرماندەی کوردانی ڕۆژهەڵاتیان بۆ ساواک شەهید کردم وەکو سلێمان موعینی و چێشی و ئەم بابەتانە. دەیان کوردیان بۆ میترۆر کرد وەکو دکتۆر شڤان و ئەم بابەتانە. هێنانی پاسدار، هێنانی گاردی کۆماری، جەندەرمەی تورک بە بەرچاوی هەموو کردەوە کەچی هەر ئەڵێن بژی بارزانی، بژی بنەماڵی بارزانی. باشە بڕۆن بە مێژووا بچنەوە، بزان نەتەوەی ئاوا ئەبینن وەکو کورد، بڕۆن بخوێننەوە بەڕاستی، لاپەڕەکانی مێژوو بخوێننەوە. ئایا لە دنیاە لە مێژوو هیچ نەتەوەیە کاشتیوە هەیە؟ بنەماڵەیەک ئەم هەموو خیانتە بکە کەچی مێتەکە بڵێ بژی 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 پشتیوانی ڕاستی. بە ئاشکرا هەموو یەزیدیەکانی فرۆش بە داعش پشتیان کردە ڕۆژ ئاوا، خەندەقیان هەڵکەند، شان بەشانی تورک پەلاماریاندا کەچی لاخۆی خەڵک پشتیان تێ بکە، تفیان لێ بکە، ڕسوایان کە کەچی ئەبنە پیاوێن تەنها بۆ پارە نەک ڕۆحینەتەوە و نیشتیمان و ئالەم بابەتانە. بە کوردی کەس پێی ناخۆش نەبێ. گەری ئێمە عەقڵی جاشی هەیە، کەسایەتێکی جاشە. بەیانی من قبوڵ ناکە چونکە کوردم، گوێنم پێیە، ئیهانەم پێیەکە، بەڵام جەندەرمێکی تورک قبوڵ ئەکات. باشە ئەوەندەی کە لە سۆشیال میدیایە گوێن بە ئارام ئەحمەد بدرێ درۆی بووە پێشێتەوە، هیچ کەسێک لەوانە دژایەتی تورک و فاشیزمی تورک و عەرەبی و تورکی و فڵان شەرەکان فارسەکان ناکا بەڕاستی، بەس بۆ کورد ئاوایە. بڕۆ سێری سۆشیال میدیاکە هەموو کورد خەریکی یەکتر شکاندنە، هەموو کورد خەریکی سوکاریکردنە بە یەکتر. باشە ئەمە واقعیەتی ئێمەیە تازە بە تازە. خوباد و پاڤێڵ و شاناز، مەلا بەختیار و شێخ جەعفەرەکان، کوڕانی کۆسر ئەبنە نۆکەری دەسەن و خواری بەنەماڵەی بازانی، تەنها و تەنهاش بۆ پارە، بۆ قازانجی تایبەت. دەنا هەمومان ئەو ڕاستیانە ئەزانن، ئەوانش ئەو ڕاستیان لە من باشتر ئەزانن. باشە مەلا بەختیار لە من باشتر ئەزانە بنەماڵەی بازانی چی مێژێکی چەپەڵی هەیە، ئەبێ بە پیاوی بێن. شێخ جەعفەرێکی سەرسەری شەقاوە ئەبێ بە پیاوی بنەماڵەی بازانی. باشە ڕاستیەکانش ئەزانێ. ئێ بۆ حاڵەوە کورد هەتا هەتایە بێ لە ژێرەوە بێ، تۆ محکومی بەڕاستی بە شکست و بە دۆڕان. خۆ خەتای کەس نییە، خەتای خۆمانە. خۆمان بە خۆمان خاینین، خۆمان کەسایەتیمان سووکە، خۆمان کەسایەتیمان بێکەرامەتە. ئێمە میلەتێکین کە حساب و ئابڕووی خۆشمان ناکەین بەڕاستی. باشە دەیان هەزار کچ و کوڕی کورد ئەنفاڵ کرا، یەک کەس قسەی نەکرد. لە دوای ڕاپەڕینەکەونەوە یەک مامجەلال و مەسعود بازانی بە نەرایەتی بەرەی کوردستانی واتە هەموو کورد چوون دەستی سڵاحسین ماش کرد لە بەغا. باشە دەستیان ماش کرد. زۆربەی ئەوانشی لە ئەنفال بەجێمان هاتنەوە لە شارەکانە بوون بە جاشی بەعس. لە 7 کەس لە کوردستانی عێراقا لە 10 کەس 7 کەسی جاشی حیزبی بەعس بوو. باشە ئێستاش پاڤێڵ نازانێت چی بکات خۆشەویستانی من دوای ئەوەی کە کودەتاکەیان کرد. بنەماڵەی بازاری فشاری لێکن چونکە شکستیان خواردووە لە کودەتاکەیە. ویسیان شێخ لاهور ترۆرکەن بۆیان نەکرا، ویسیان لە کوردستان دەریکەن بۆیان نەکرا. ئێستاش باسی دادگا و یاسامان بۆکە نازان چی بکە. ئێستا تورکیا و بنەماڵەی بازانی لاهوریان بۆ پاڤێڵ داوە بە عەرزە. پاڤێڵ لەسەر سنگی لاهور دانیشتووە. ئەڵێن بابە عاقڵ بە هەستە و مەترسە کەچی ئەگری سڵم هەڵە نووشێ و ئەڵێ ئاخر ئەگەر هەستم لاهور هەڵەسێتەوە و ئەم کوژێ. مەترسە چاوەکە، تۆ شکستت خوارد. تۆ نێشێوان بازای بنەماڵەی بازانی لە پشتی بوون ئەوەتە کە ئێسای بینین حاڵەکە چۆن. ئەمە ڕاستیەکە. ئێوە دۆڕاندووتانە لە واقعە. ئێوە هەوڵتاندا کە لاهوری شەرجەنگی ترۆرکەن بە بنەماڵەی بازای نێشێوان بازانی، بەڵام هەوڵەکەتان بۆ نەچووە سەر. لاهور عاقڵانە ڕەفتاری کرد، دەستی نایە چەک بۆتان نەکرا. و ئەگەر ئەوەشتان کردایە خۆشتان تێ ئاچوون لەگەڵیا وەکو باسم کرد. من لە خۆشمەوە قسە ناکەم ها، مەسئولم لە قسە و باسەکانی خۆمان. ئەو شەوە پەلاماری لاهور بدرایە لە ماڵەکەی خۆیان، پەلاماری ماڵی مامجلال ئەدرا. پاڤێڵ و قوبادیش تەسفیە ئەکران ڕاستی. نەیانتوانین دەرچن بە هیچ جۆرێک. باشتر کە لاهور هەوڵێکی جدیە کە بێدەنگین وان هیچی نەکرد بۆی کە مۆزوعەکە بە سەلامەت تام قۆناغە تێپەڕیوە. بەڵام بۆ مانایە نییە کە بنەماڵەی بازانی و تورکیا واز لە لاهوری شەرجەنگی بێنن، چونکە مەسعود بازانی نامەی نووسیوە بۆ قوباد کە بەردەوام بێ لە ئیشەکەی خۆی و هەوڵ بە، بەڵام هەوڵەکان تا ئێستا سەمەری نەبووە. هەروەکو ئەمەی سەرۆکی پێشمەرگە دەرینەکان ئەم شەو قسەیە کرد، ئەو ئەکی هەورامیە جوان قسەی کرد بەڕاستی. وتی شەڕەکە شەی دەسەڵاتە، هیچ عێراقی بەسەر چاکسازی و مەکسازیەوە نییە. حەقەتە. هەتا بەدەست لاهوری بەدەست قوباد و پاڤێڵش نییە، بەدەست ئەمان نییە، بەدەست بنەماڵەی بازانیە،
بنەماڵەی بازانی بڕیار ئەدا بۆیە کە چی بکەن بەرامبەر لاهوری شێرجەنگی هەموو شتەکە لێوە دەرەچێت لە بنەماڵەی بازانیەوە باشە سێری کۆبوونەوەی مەکتەبی سیاسی کەن خەڵک ئەڵێ کاگە ئارامەوە کۆبوونەوەی مەکتەبی سیاسیە کام کۆبوونەوە کام مەکتەبی سیاسی ئەسڵ کام حیزب دەباشان لە خۆڵێ هەموو ئەندامانی مەکتەبی سیاسی پشتیوانی لە سەرۆک لە پاڤێڵەکە ئەی لەوە حیزبی وە سەرکردایەتی ئاوا لە دنیای نییە چۆن شتی وای بێ سەرکردایەتی ئەبێ کۆب بێتەوە لە ئەنگلی هیچ کەسێک نەکا بە پێی پەیڕۆ و پرۆگرام و بەژۆنیەکانی حیزب کارەکانی خۆی بکە بەرامبەر بە پاڤێڵ و بەرامبەر بە لاهوری شێرجەنگی بەڵێ جەمیل هەورامی قسەکانی زۆر جوان بوو جەمیل هەورامی باشە ئەگەر بەڕاستی ئەوانە ئەندامی مەکتەبی سیاسین نابێت تەلەڤیزیۆنی پاڤێڵکە یای لاهوری شێرجەنگی کەن ئەبێت تەلەڤیزیۆنی مەنتیق و بەژۆندیەکانی خەڵک و بەژۆندیەکانی یەکێتی بکەن بابا بە پێی پەیڕۆ پرۆگرامی حیزبەکەی خۆیان نەک ئاوا ئەو لاژەی کە ئەمانە دایانناوە بۆیە سەرکردایەتی حیزبی وە لە دنیا بەڕاستی نییە باشە ئەوە تا پاڤێڵ دانیشتو ئەڵێ تەلەفۆنەکان بۆ خەڵک وەرن بۆ لام بە دەباشان خۆی ئەڵێ نازانم ناتوانێت بجوڵێتەوە بێ خەڵک بڕوا بە دەباشان بۆ لای وەکو ئاغا و ماغا و شێ وەکو لاهور ناتوانێت ئەوە بکات عەزیزان لە کۆتاییە ئەم بەیانیە شتێکم بەرچاو کەوت لەسەر جام تۆزێک شارەزام لە مەسەلەی ئادەم و حەوا و قابیل و هابیل و ئەلەم بابەتانە بەڵام دانا هەڵەبجەیمان هەیە لێرە شتێکی نووسی بوو ڕێک بۆ کورد ئەخوا بەڕاستی ڕێک بۆ کورد ئەخوا ئەڵێ هابیل بە فەرمانی خوا ڕازی بوو کە لەگەڵ ئیقلیمای خوشکی دوانەی قابیل هاوسەرگیری بکە بەڵام قابیل بە هاوسەرگیری خۆی لەگەڵ لیوزای خوشکی دوانەی هابیل ڕازی نەبوو چونکە ئیقلیمای دا جوانتر بوو ئەویش هەر بۆ خۆی بێ قابیل لەبەر خاتری ناوگەڵی خۆی و پاوانخوازی هابیلی برای کوشت قابیل و ئیقلیمای خوشی ئاوارە بوون و لەو دۆخە تاوانباریەدا هاوسەرگیریان کرد و مناڵیان دروست کرد ئینجاڵێ لە بیرتان نەچێ ئێمەی زۆڕات و زاڕۆڵەی ئەو تاوانانین کە ئێستایش شەڕی براکان بۆ پارە و پاوەن بەردەوامە ئەمڕۆ لێرە و سبێ لێوێ ئەم چیرۆکە لە ئەهدی عەتیقدا هەیە کە یەکەم نووسراوەی ئاسمانی خودایە هیچ وەکان هەر بەڕاستی ئێمە نەوەی ئەمانین دەواقع بۆیە هەمیشە خەریکی یەکتر کوشتن و یەکتر سڕینەوەین تەنها لە پێناوی گەدەمانە لە پێناوی مەعیدەمانە ئەمە واقعەکەی من ئیتر قسە ناکەم 53 دقیقە قساکەم تاکید دەکەمەوە کە بەڵێ میتی تورک بەسەرپەرشتی نێچیرەڤان بازانی کە هێزیان نار بۆ سلێمانی هەوڵیان داکە لاهوری شێرجەنگی تەسفیەکەن و ترۆری بکەن بەڵام هەوڵەکەیان سەرکەوتوو نەبوو ئەویش لاهوری شێرجەنگی بە دوای فەوزاکەی ئەوان نەکەوت بێدەنگی هەڵبەژار بۆیە ئەوان شکستیان خوارد ئەمە ڕاستینەی مێژووە پێویستە هەموو کەسێک بیزانێت کە چۆن نێچیرەڤان بازانی چۆ ژێر ئەو بارە قەولی بەمامیە هێزی نار بۆ سلێمانی ژێر بەژێر و ئەو دوو کەسەی واژۆی کرد بۆەوەی کە بە کتابی ڕسمی وەکو سەرۆکی هەرێم کە دوو کەسی سەر بە دەستگای زانیاری و پاراستن لا ببرێ دوانی کە بخێنە شوێنەکەی ئاژاوەکە لێوە دەستی پێکرد کودەتاکە و هێزی نار شەو پەلاماری ماڵی لاهور بدەن و لاهور کوژن و لە ناوی برن بەڵام بەڕاستی شکستیان خوارد بۆیە بۆ لاهوری شێرجەنگی پێویستە لەمە دوا بیزانێکە متمانە هەر باشتیشی ئاسان نییە با هەموو کەسێکی بکەیت با برای خۆشت بێ با باوشی خۆشت بێ بەڵام متمانە بە ئاسانی بە هەموو کەسێک مەکە تۆ هێندە متمانت بە پاڤێڵ و قوبات هەبوو پێت وا بوو کە ئەوان ناتفرۆشن بە بنەماڵەی بازانی بەڵام دوایی هەرزان فرۆشتیتیان باشە چکە پاڤێڵ و قوبات لە پێناوی پارە شاناز و ئەمانە ئابڕویان تکاوە شەرەفیان تکاوە کەرامەتیان نەمەوە بەڕاستی باش نییە لە دوای تۆیشەوە کە هیوادارم خەونەکەیان نێتە دی اینجا کێشە لە بینی هۆزی برای مەحموو و ماڵی مام جەلالە هەبێ یەکجێک دەرمان خوا دەکەن یەکجێک ئەکوژن یەکجێک ئەماکەن لەبەرەوە هەمووتان بزانن کێشەکە بنەماڵی بازانی بوو لە ڕێگەی پاڤێڵ و قوباتەوە بۆیە دوجاریش داواتان لێ یەکەم کە هەمووتان پشتیوانی بکەن لە لاهوری شێرجەنگی دژی بنەماڵی بازانی و دژی پاڤێڵ و قوبات شەو شەوگاتان خۆش بێ ئەوە واقعیەکە بوو کە بۆم باسکردن هیوادارم کە
لە ئاسوودەیە بن لە خۆشییا بن حرمەتێکی زۆرم بۆ هەموو دایکتانەیە خواتان لەگەڵ و شەو شەوگاتان شاد